بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی گفتوگۆ باز لە شەڕەنگەیزەکانی ئیسرائیل و ئایندەی غەزە و دۆزی فەڵەستین دەکەین و قسە لەسەرەوە دەکەین دەنگدانی کۆمەڵی گشتینەتەوە یەکتەکان و دانانیان بە دەوڵەتی فەڵەستینی بە دەنگێکی زۆر و تا چەند شکستێکی گەورەیە بۆ دیبلۆماسیەتی ئیسرائیل وایە دوای قەتەر دوای هێرشەکەی سەر قەتەر دۆسیەی گفتوگۆ بۆ ڕاگرتنی جەنگ و ئازادکردنی دیلەکان چی بەسەردێ و ئەو شەڕانگێزەی کە ئێستا ئیسرائیل هەیەی لە ناوچەکە بەرەو کوێ دەڕوە یاخود هەژمون ئاسکەریەکەی تاکەی دەتوانێت ئاوا بەردەوام بێت. ئەم پرسانە قسەی لەسەر دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆر ئیدریس کاریتانی شارەزار لە فکری ئیسلامی کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمانە. کاکتۆر بەخێربێن سوپاسیان بە دەبوون دەکەین. ئەگەر سەرەتا لەو دەنگدانی گشتی کۆمەڵی نەتۆی یەکگرتووەکان دەست پێ بکەین چی پەیامێکی تێدا بوو ئەو دەنگدانە کە دانان بوو بە دەوڵەتی فەڵەستین چی پەیامێکی تێدا بوو بۆ ئیسرائیل بۆ بوارە دیبلۆماسیەکەی بۆ پێگەنێو دەوڵەتیەکەی؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان دانرزێ و ڕاگری ئاسمان درود و سەلام لەسەر گیانی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم. دەستخۆشی بۆ جەنابتان بۆ کەناڵە بەڕێزە بۆ بینەران بەگشتی و ئەسف و ئەلەم و ئازارمان هەیە بۆ ئەم حاڵەتە نەخوازراوەی کە ئێستا لە جیهان ڕوودەدا و بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕازیان بمانایکی تر بڵێن جیهانی ئیسلامی کراوەتە یەک پارچە ئاگر ڕۆژانە دەسووتێ بە بەرچاوی هەموو جیهانەوە زۆر بەداخەوەیانی و لە نێو ئەو عالەمی مادیات و سەرمایەداری و تەتەوراتی تەکنەلۆژی ڕۆژانە خەڵک منداڵ ژن خوشک براکانمان لە غەزە دەمرن لە برسان. بەڕاستی ئەسەفێکی زۆرە، ئازارێکی زۆرە، ئەلەمێکی زۆرە، نە زوبان دەتوانێت تعریفی ئەو ئازارە بکە و نە بەڕاستی تعبیرات و تەحلیلاتیش دەتوانی وەصفی ئەو حاڵەتە بکە کە وەصفەکە بەڕاستی بە هیچ شێوێکی ئینسان بەرگەی ناگری بەرگە ئەوەندە بە ئازارە لۆ بە ناچاری ینی خۆمان لە خەت داوە و ناتوانین واقعی ڕاستەوخۆ ئەم جەریمەیە ئەم کۆمەڵکوژیە ئەم حاڵەتە جینۆسایدە ئیبادە جەماعیەی وەسف بکەین زۆر بەداخەوە. ئەو بابەتەی ئەمڕۆ ڕوویدا لە بڵین لە مەجمەعی عام لە ئومەم متحیدە طبعاً بابەتێکی زۆر گرنگ بوو لەبەر چەند هۆکارێک. هۆکاری یەکەمیان ئەوەیە کاتەکەی زۆر حساس و گرنگە کە لەو کاتەیدا بڵین دەنجی غەزە و فەڵەستینیەکان بە تەواوی مەزلومیەتیان بە تەواوی زوڵم لێکردنیان بە تەواوی ئیبادەکردنیان گەیشتۆتە هەموو مەحفەلی عالەمی، اینجا مەحفەلی سیاسی بێ یا مەحفەلی دەولی بێ یا مەحفەلی بوارەکانی ئینسانی بێ یا مەحفەلی ئەخلاقی بێ یان ئەو مەحفەلانە تر بێ کە لە دەرەوەی سیستەمی سیاسی دنیا دامەزراون وەکو مەجلیسە عامە. چکە مەجلیسە عام بۆ خۆی قەرار و بڕیارەکانی ئیلزامینین، قەرار و بڕیارەکانی زیاتر تەوسیەن وەسیەت دەکەن لە بۆ ئەوە. بەڵام لە حاڵەتێکدا لە 2024 کاتێک بڵین ئەمریکا ڤیتۆی بەکاردێنی دژی ئەم حاڵەتە، ئەمڕۆ لە کۆی تقریباً 193 دەوڵەت 143 دەوڵەت بەگشتی دەتوانین بڵین دەنجیاندا بە حەلی دەوڵەتین. بەڕاستی ئەم بابەتە یەکەم کاتەکەی زۆر گرنگە، دووەم ڕێژەی تقریباً زۆرینەی ساحقەوەکۆ عەرەب دەڵێ لەو خەتەیدا کەت کە دژی ئیسرائیل و ئەمریکایە، سێمیشیان بەڕاستی کەمینەکە دژی ئەم حاڵەتە بوو، چارەمیشیان دەنجی دنیای بەلای خۆیدا ڕەتشا کە بە فعلی ئیسرائیل دەوڵەتێکی نازی سەردەمە، فاشی سەردەمە، هێتلەرێکی ئەو عەسرەیە و خۆی و ستافەکەی و دەستەکەی و پاڵپشگیریەکانی بەڕاستی زۆر شەرمەزار کران. ڕاستە خەڵکانێک ئێستا پێمان دەڵێن کاکە جا تازە چ دەڵێت و 56,000 کەس کوژداوە و نانی نییە بخوا و ئیسرائیل سەرکەوتوو بووە. ئەمە پێم وایە بە پێی خوێندنەوەی واقعی ئێستا و داهاتوو ئیسرائیل لە داهاتوو تووشی سەدمات و ضەربات و عەقەباتی زۆر گەورە دەبی، تووشی مەشاکلی زۆر گەورە دەبی، چونکە لە نێو مەحفەلی جیهانی بە تەواوی منبوذ بووە، چ لە نێوان خەڵک و جەماوەر،
چ لە نێوان ئەو شوێنانی کە پێی دەڵن جامیعات و زانکۆ باریزەکان و گرشتەکان چ لە نێوان ئەو مەجلیسانەی ئومەم متحیدە کە لە هەر شوێنێکیدا ئەوەی کە لە نوێر کرا ئەو ڕۆبەڕاستی سەدایشی زۆر زۆر گەورەی بوو. ئەمە ڕاستە لە ڕووی سیاسیەوە ئیلزامی نییە، بەڵام لە ڕووی ئەخلاقی زۆر زۆر دەوری هەیە و لە ڕووی سیاسیەوە زۆر زۆر دەوری هەیە، بەڵام لە ڕووی ئیلزامیەوە دەوری نییە، بەڵام لەو دوو حاڵەتەوە زۆر زۆر دەوری هەیە و دەتوانین بڵین ئێستا دەوڵەتی عالم بەگشتی دژی ئەم هەمەجیەتەیە، دژی ئەو ڕەشە کوژیە کە ئیسرائیل دەیکاوە، دژی ئەو پاڵپشتەیە کە ئەمریکا و وڵاتانی تر لە پشتی ڕاوەستاون. بەڵێ کاکتۆر تا چندێک ئەمە شکستێکی گەورە و بۆ دیبلۆماسیەتی ئیسرائیلی و بۆ پێگەیشیان کە پێشتر هاوسۆزێکی زۆریان بۆ خۆیان کۆ کردبووەوە، ینی ئەوەی کە لە کۆمەڵی گەشتنەتەوەی کتۆکان ڕوویداوەی کە بەرەز وتە 142 دەوڵات دەنگیاندا بەوەی کە دانان بە دەوڵەتی فەڵەستینی دەیان لەگەڵ بوون کە ئەمریکا و لەگەڵ ئەرجەنتین و وڵاتانەی تر زۆر کاریگەر نەبن، دوازدەیان بڵێن هەر بێلایەن بوون لەو چوارچێوێدا. هەرچەندە قسە لەسەرەوەی کە ئەنجامی دوو دەوڵەتی ڕەنگە بەشێکی لەسەر خاکی فەڵەستین و سازش بێ بە شتێکی معنەوی بەس سەبارەت بە پرسی دیبلۆماسیەتی ئیسرائیل لە نێودەوڵەتیش چی پێوتین؟ خۆی ئەو مادانەی کە من ئەوڕۆ زۆ بەوردی دراسەم کرد لە ناو وەسیەتەکەیدا، یان ناو قەرارەکەی ئەمڕۆی ئومەسی عامەی ئومەم متحیدەدایە، بەڕاستی ئەوەی دەواازێکی زۆر زۆر گەورە لە فەڵەستین دەکاتەوە. یەکەمیان کاتێک حەلی دەوڵەتین دادەمەجرێ، ئەگەر دەوڵەتی فەڵەستین دابمەزرێ چێن بێتە عزووی دائیم لە ئومەم متحیدە. لە پاشان خەتوەی دووەم ئەوەیە کە بەڕاستی نوێنەری لە وڵاتان دەبێت، ئەو زۆر زۆر گرنگە. لە پاشان وەکو کیانێکی ڕەسمی کە جاران وڵاتانی تر زۆر زۆر دژی ئەم حاڵەتەوەستا بوون و قبولیان نەدەکرد. خاڵێک کە لەوانە دەوڵەتی ئەوروپی لۆ نمونە دەوڵەتێکی چووک فەڕەنسا، دەوڵەتێکی وەکو بریتانیا کە ئەوانە دەوڵەتی زۆر زۆر عوزمانە لە دووەری ئەوروپی، ئەوانە داکۆچیکاری قەزی فەڵەستینی، یعنی کەواتە نەوعاً ما دووبەرەیەک دروست بووە لە نێوان ئەمریکا ئەوروپا، وەلو ئەوروپا بۆ خۆی لە حاڵەتی ئێستادا بە حکمی ئەوەی کە لە شەڕێکی زۆر دەستەویە خەوت توندایە لە ڕووی سەربازی و عسکەریەوە لەگەڵ ڕووسیا لە شەڕی ئۆکرانیا ماندووە زۆر، یعنی ناوەڕۆکی ئەوروپا بەرەو داڕوخانە. خەڵک ئاگە لەو بابەتە نییە، ئەوروپا بەو عەزەمەت و گەورەی خۆی لە ژانێکی گەورەدایە، لەلایەکی بەڕاستی زۆر بە هەر زۆری ئەوانە ئایدای چەپن، ئایدای چەپ دائیمەن لە سەرگەردانیدایە. دووەم لەلایەکی کە تووشی ئەزمەتی اقتصادی زۆر زۆر گەورە بۆ، چونکە خلالی والۆ 3 ساڵی دەستی سەروەت و ماڵ کۆ دەکاتەوە فی سەبیلی ئەوەی ڕێ لە رووسیا بگری، لێ نەگە ڕێ پرد ببی بێتن، چونکە رووسیا ئەگەر بگاتە ئۆکرانیا و بەرەو بکەی بەرەو پۆلۆنیا ئاوابی ڕاست دێتە ئەوروپای دەگری. سێمیان ینی کەتە حاڵەتێک ئەوروپا ئێستاگە ئەمریکا پشتی نەگری و یارمەتی نەدا لە ڕووی مادی و لە ڕووی سەربازی و لە ڕووی عسکەری و لە ڕووی ئەم بابەتانە ئەوروپا دەکەوی. چارەمیان دەرکەت، یعنی ئەوروپا تەماشا دەکا ئەو کیانەی کە پێی دەڵن کیانی ئیسرائیلی بۆتە ژانەسەرێکی گەورە بۆ ئەوروپا، مەزەقێکی گەورەی بۆ ئەوروپا دروست کردو، وای کردووە کە ئەمریکا زۆر زۆر ئاگاداری ئەوروپا ئاگاداری ئۆکرانیا نەبی، بارە قورسەکە کەوتە سەر ئەوروپا. لەبەر هەندێ یعنی ئەمن پێم وایە 7 ئۆکتۆبەر بابەتی غەزە ڕاستە ئێستا ئەمڕۆ ئەوان دەرن دەوڵەتی فەڵەستین لۆ قۆناغێک، بەڵام یعنی جیهان جارێکی کە چاوەڕێی جیهانی ئیسلامی دەکاتەوە بۆ بەڕاستی ئیدارەدانی دنیا. ڕاستە ئێستا لە ڕووی تەکنەلۆژیا، لە ڕووی عسکەری خەڵک یعنی گاڵتە بە عەقلی ئێمە دەکەن ڕکاکە ئێوە چتان هەیە، بەڵام مەرج نییە هەموو جارێ تەکنەلۆژیا و بوارە سەربازیەکە توانای ئەوەی هەبی کە ژیان لە بۆ دنیا بژێڕتەوە. ئەوە تا چەند تەکنەلۆژیا بەهێز دەبێت، چەند عسکەری بەهێز دەبێت، چەند بوارەکانی اقتصاد بەهێز دەبێت، شەڕەکان گەورەتر دەبن. ئێستا ئەمن وای تەسویر دەکەم ئەوان دابەشیان کردێ، لۆ نمونە ئەمریکایان بەرامبەر بە سیندانایە کەوتونە سیراعێکی زۆر زۆر بەهێز لەگەڵ یەک. باشە ئەوروپا بە کاملی لە بەرامبەر سۆڤیەتە زۆر زۆر بە توندی. ئیسرائیل لە بەرامبەر عالەمی ئیسلامی دانرا، چون ئێستا لۆ نمونە ئیسرائیل لە یەک کاتیدا لەگەڵ غەزە لە جەنگە، لەگەڵ ضفەی غەربی، لەگەڵ یەمەن، لەگەڵ عێراق، لەگەڵ سووریا
و لەگەڵ لوبنان و لەگەڵ ئێران ئەوە وردەوە شەڕی مسریش چاوەڕێ دەکا خوانەکە ئیشاءالله و لە شەڕی تورکیاش جێمەترسیە و لە قەتەریش بۆ خۆتان زان کە لەوێشیدا کەواتە هەموو حاڵەتە سەربازی و تەکنەلۆژیەکە ژیانی کردوتە یەک پارچە ئاگر ئەگەر پێکدادان دروست بکەن بەدیلی ئەو دوو ئیمپراتۆریەتە گەورەی کە ئێستا عالەم بەڕێوە دەبا تەنها موسڵمانانن. ڕاستە موسڵمانان لەم قۆناغی ئێستادا لە ڕووی سەربازی و اقتصادی و بەهێز نین، بەڵام خۆ سەردەمی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام کە هات لە ڕووی اقتصادی و بەهێز نەبوون، بەڵام کاتێک پێکدادانێکی گەورە ئەلیف لام میم غولیبەت الڕوم فی ئەدنە الئەرض ئەوان دوو ئیمپراتۆریەت خۆیان پێکدادەدەن دەرفەتێکی گەورە دەڕەخسێ لە بۆ چ لە بۆ موسڵمانان کە ئیدارەی دنیا بکەن وەرە زۆر نمونەی تریشمانەیە. بۆیە لە ڕووی دیبلۆماسی و پرسیاری جەنابیشت کردت، یعنی ئەم پێم وایە ئیسرائیل بە تەواوی و بە تایبەتی نەتەنیاهۆ لە چوارچێوەی بازنەی دیبلۆماسیەت و عەلاقاتی دەولی و قانون دەولی و مەجلیسی ئەمن و ئەوانە بە تەواوی هاتە دەرێ و نەکاتە دەرێ هەر حیساب لۆ هیچ بابەتێکی دیبلۆماسی ناکە و هەموو دەوڵەتەکەی خشتۆتە ژێر قەرارە تایبەتیەکانی خۆی و ئەو قەرارە تایبەتیانش ئینشاءالله لە درێژمەودادا سەری نەتانیاهۆ و ئیسرائیل دەخوا. بەڵێ دەینە سەر هێرشەکەی بەس سەر قەتەریش بەس خوێندنەوە هەبوو بۆ بڵێن چارەسەری دوو دەوڵەتی پێشتر لایەنە فەڵەستینیەکان داوان دەکرێت چارەسەرێکی دوو دەوڵەتیە بێت لە چوارچێوی سنوورەکانی 1960 دابێ قودسی ڕۆژهەڵات پایتەختی فەڵەستین بێ. ئەوەی پێشتر برارێکی نەتۆیەکگرتوەکانی شەبوو کە قودس و بەیت لەحەم لە چوارچێوی نێودەوڵەتی دابن و لە سەدا 57 خاکی فەڵەستینیان پێشکەش کردو بە ئیسرائیل. خۆی ئەگەر تەماشای ئەو معادلەیە بکەین کە ئیسرائیل داوای دەکەن نەتانیاهۆ داوای دەکەن لەلایەکیان ئەگەر داوای ئیسرائیلی کوبرا دەکا ئەگەر ئیسرائیلی کوبرا مەبەستی بی نە قەتەر بەرکو ئوردن و مسر و لوبنان و بەشێکی عێراق و بەشێکی سووریا ئەوە هەمووی بەی خۆی دەزانی چونکە ئیسرائیلی کوبرا ئەوی ئەو مەبەستیەتی ئەگەر هەموو ئەوانە لێک نەدا نەکەوێتە ژێر هەیمەنەی ئیسرائیل و نەتانیاهۆ ئەو بەرجەستە نابێ. لۆیە ئەو ئیتفاقی 67 و باقی ئیتفاقیەکانی تریش بەڕای من ئێستا لە زۆنی ئیسرائیل نییە. ئەوە یەک. دوو، ئیسرائیل زۆر بەجددی ئیش لەسەر هەڵوەشانەوەی ئیتفاقی سایکس-بیکۆ دەکات. ئیتفاقی سایکس-بیکۆ واتە داڕشتنی یا دیزایانی عالەمی ئیسلامی بە ئیتفاقی سایکس-بیکۆ واتە ئەو دیزاینی کە ئێستا هەیە دەوێ هەڵی وەشێنێتەوە. ئەگەر ئەو دیزانی هەڵوەشاندەوە ئەوە دووەیلاتی بچووک دروست دەکات و وڵاتەکان هەڵدەوەشێنێتەوە بەسەر یەکدا و ئەو دەوڵەتانەی کە لە چوارچێوەی خۆینە هەمووی زەعیف و لاواز دەکات بە ئەندازەیە کە هیچ دەسەڵاتێکیان نەبی و نەکترسیان نەبی بەڵکو وەکو مۆزەفێک وەکو نازانم سووەسفی بکەم لە بەردەستیان بجوولێتەوە. ئەمە ڕوویەک. ڕووی دووەم، ئایا قەتەر چ پەیوەندی بە معادلەی وەیە و بە تایبەتیش قەتەر لای جەنابت معلومە دەتوانین بڵین ئێستا پایتەختی دیبلۆماسیەتی شەرق الئەوسەتە لەگەر ئەوروپا و ئەمریکا. قەزیەی ئەفغانستان لەوێ چارەسەر بوو، بەشێکی کێشەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەرەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش هەمووی لە بینی ئەمریکا وڵاتانی تر لەوێ چارەسەر بوو و گەورەترین قاعیدەی عەسکەری لێیە و هاوپەیمانی ئەمریکایە و هەروەها ئەندامی بڵین جامیعەی عەرەبی و ئەو بابەتانەش. ئەمە لەلایەکی تر ئەگەر تەماشا بکەین قەتەر یعنی عەدەد و ڕێژەکەی زۆر گچکەیە و بوقعەکەشی زۆر گچکەیە، بەڵام لە ڕۆ دیبلۆماسیەکەیەوە کاریگەری لە زۆربەی وڵاتانی عەرەب و دەوروبەری زۆرترە و جێسیقە و متمانەی ئەمریکاشە، بەڵام بۆچی دەبی قەتەر جێگە و متمانەی ئەمریکا بەڵام جێگە و متمانەی ئیسرائیل نییە؟ طبعاً ئەوەندەی من دیراسەم کردبی کۆمەڵە خاڵی زۆر ئەساسی خەڵک زۆر ئاگای لێ نییە. یەکەم خاڵ بەڕاستی زۆر ڕووداو لە شەرق الئەوسەت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر نزیکتر لە غەزەی ڕوو دەدەن بە کارەساتی گەورەتریش کەس ئاگای لێ نیە و تێدەپەڕی. بە نمونە سووریا لە نزیکی ئێمەیە
لە ساڵی 2011 و 2012 و 13 تا 2019 لەم ماوەیەدا 1 ملیۆن مسلمان شەهید بوو، گەیشتە حەدی برسێتی پشیلە و هەندێک گیانداریان خوارد باشە، بەڵام سەدای ئیسرائیل سووریا ئێمە لەو بنەپاڵی کە حدودمان لە گەریەکە نەگەیشتە لای ئێمە، سەدای نەگەیشتە ئوردن، نەگەیشتە مسر، نەگەیشتە وڵاتانی تر، نەگەیشتە ئەوروپا هەر بەسەریدا تێپەڕی لۆ، چونکە جەزیرە نەیتوانی ئەو تەختیەی بکە یان ئەو تەختیەی نەکرد کە لۆ غەزەی کردی، کەواتە خاڵی ئەساسی لێدانی ئیسرائیل لە بڵین قەتەر جەزیرێ. ئەمە یەک. دوو، جەزیرە ئەوەیە کە ئێمە بە لایەنە عەرەبیەکەی تەماشا دەکەین، بەڵام جەزیرەیەکی تر هەیە کە بە ئینگلیزی ئەو ئیخباری عالەمی نەقڵ دەکا. طبعاً ئەو چی کردیە؟ تەوەقوعکە ئەو جەزیرە ئەوەندە قەیزیە و کەیسی غەزەی نیشانی ئەوروپا و نیشانی جامیعاتی عالەمیدایە، جامیعاتی هۆڵۆمبی، جامیعاتی هارفۆرد، جامیعاتی سۆربۆن، ئەو جامیعە عیملاقانە لە عالەم. یعنی ئێمە ناڵێن یعنی چی هەموو ڕۆژە لە ناو جامیعات ئەو هەموو ئەساتیزەی جامیعی نەبڕوایان بە قیامەتە، نەبڕوایان بە خوایە، نەبڕوایان بە ئیسلامە، نەبڕوایان بە قورئانە، هەمووی لە ئێمە بەغیرەتر، مەرتر، ئازاتر، ئینسانیتر، نازانم چ بڵێم، خۆ خەریکە بڵێم بە ئیمانتر، دیفاع لە غەزەی دەکەن. ئەوە هەمووی کاریگەری جەزیرە ئینگلیزیە. اینجا تۆ بڵێ ئەو گۆڕانکاری ڕەئیعام لە عالەم کە ئێستا ڕۆژانە مەسئولێکی ئیسرائیلی، جوولەکەیەکی لە دەسەڵاتی باڵا، لایەنگرێک و لۆبیەکی ئیسرائیلی لە ناو مەحفەلی عام و لە ناو جامیعات ناوێری دەنجێ بکە، ئەوە چی لە هاتیە؟ لۆی لە هاتیە هەمووی ئەو جەزیرە ئینگلیزیە وای کردووە، ئەو جەزیرە ئینگلیزیە وای کردووە. ئەمە وای کردی ڕەئی عام لە ئەوروپا و ئەمریکا، چونکە زۆر جاریت کە ئەو قسەم بارز کردەوە لە کتێبەکەی خۆشمدا غەزە شکۆی ئومەتێک، زۆر تەرکیزم لەسەر ئەو خاڵە کردەوە پێشی 2 ساڵ کە پێشی ڕووداوی 7 ئۆکتۆبەر غەزە و ئەم مەلەفی فەڵەستین لە چوارچێوەی جزئیات بوون، بەڵام قەزیەی ئیسرائیل و جوولەکە لە دنیادا بە مەزلومیەت ناویان دەبردرا، بەوە بوو کە هۆڵۆکۆستیان لەگەڵ کرایە. جەزیرەی ئینگلیزی وای کرد ئەوە دەرکرد کاکە ئیسرائیل خۆی خەریکی هۆڵۆکۆستێکی نوێ، خۆی خەریکی ئیبادەی جەماعیە. ئەمە خاڵی دووەم. خاڵی سێیەم، هەتا ئەم لەحزەی پاشی 2 ساڵ بەشێکی زۆر لە پێشی ڕووداوی 7 ئۆکتۆبەر، دوای ڕووداوی 7 ئۆکتۆبەریش ئەم سەروەتە مادیەی کە قەتەر سەرفی دەکا لە بۆ بڵین حەماس، لە بۆ دەوروبەری حەماس، لە بۆ کەسانی دەوروبەر و مجاهیدانی حەماس، هیچ دەوڵەتێک لە شەرق لە ئەوسە سەرفی ناکە. طبعاً ئیسرائیل معلوماتیە. ئەوە خاڵی سێم. خاڵی چارەم لەبیر نەکەین حەلیفی بەهێزی ناوچەکە کە هاوسەنجی ڕاگرتی حەلیفی بەهێزی تورکیا بابەتی قەتەرە. لۆیە ئەو هەموو خاڵە وەی کرد و ئێستاش ترسم هەیە کە ئەگەر سوڵتەی سیاسی قەتەر گۆڕانکاری لەو پرۆسەی خۆی نەکا، ترسی ئەوە هەبی بگاتە ئەو ڕادەیە کە ئەو دەسەڵاتی هەر بگۆڕن. ئەتا ئەو ڕادەیە طبعاً لۆیان بکرێت، لەبەرەوەی ئەوانە هەموو ئەسباب و هۆکارن، نەک ئەو ئیتیفاقی 67 و بابەتانە. باشە کاکتۆر، بەس قسە لەسەرەوە بوو بۆچی وڵاتانی عەرەبی لە سەردانەکەی ترامپ لە ماوەی ڕابردوو 5 تریلیۆن دۆلاریان دا بە ترامپ، زیاتر لە تریلیۆنێک دۆلار لە قەتەر بوو و فڕۆکەیەک بە بەهای 500 میلیۆن دۆلار بۆ ترامپ. بۆچی وای نەکرد یانی ئەمریکا قەتەر بپارێزی، یاخۆ لەمە دووە ئەو سیستەمی ئاسمانی بەرگری ئەمریکا چ نرخێکی کاتێک کە واڵایە لە بەردەم فڕۆکەکانی ئیسرائیل، مەبەستم سیستەمی وڵاتانی عەرەبی ئەو سیستەمە بەرگریەی کە هەیە ئەمریکی؟ بەڕاستی پرسیارێکی زۆر جوانە، یعنی هەست دەکەم جەنابەت متابعی زۆر ورد دەکەی و بابەتی زۆر زۆر جوان شی دەکەیەوە. خۆی هەندێک شت هەیە دەبی ورتر ئەو بابەتە. من پێم وایە ئەمریکا
لە شەرق الأوسط هاوپەیمانی نییە غەیری ئیسرائیل نەبی غەیری ئیسرائیل یعنی نە قەتەر نە سعودیا نە ئیمارات نە مصر نە ئەو دەوڵەتانە هیچ یەکێکیان لەوانە هاوپەیمانی ئەمریکا نین واتە بە پارەش هاوپەیمانەتی لەگەڵ ئەمریکان ناکرێ و ئەو پارەیە کە قەتەر دەیدا یا وڵاتانی عەرەبی دەیدەن بە ئەمریکا ئەوانە هیچی زەمان دروست ناکەن خۆ تەڵان کیسنجەر و بەشێک لە محەلیلە گەورەکان و سیاسەتمەدارە گەورەکانی ئەمریکاش خۆشیان دەڵێن هەر کەسێک خۆی بە بەرجی ئەمریکی پۆشاک بە هەرڕووتەوە بالفعل ئەمە لە حەقیقەتداوایەوە خۆشیان ئەترا بەوەی دەکەن ئەدێ ئەو پارەیە چییە و ئەو بابەتە چییە طبعاً ئەو بابەتە لات معلومە ئەمریکا خۆی پێ پارێزەری ئەو وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە طبعاً بەشێکیان لەبەر ئەو وڵاتانە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هیچیان غەیری میسر نەبی کە لە جەیش و لە عیتاد و لە عسکەری و لەو بابەتانە توانایەکی باشی هەیە ئەوانی تر هیچیان بەرگەی شەوڕۆژێکی ئێران و شەوڕۆژێکی وڵاتانی تر ناگرن کەواتە ئەمریکا پێی وایە پارێزەری ئەوانەیە کە دەیان پارێزی پێویستەوەی دەکا قاعدەی عسکەری هەیە و قاعدەی تری سەربازی لە منطقەکەی هەیە و مەصرف دەکا ئەو مەساریفانە دەبی لەو بژێڕنەوە ڕاستە هەندێک پێیان وایە کە بەڵێ ئەو تا ئەمریکا سرف دەکات لە ئۆکرانیا سرف دەکات نە ئۆکرانێکە سرف دەکات لەبەر ئەوروپا سرف دەکات چونکە ئەگەر ئۆکرانیا بگیرا بە ئێستا لە مێژ بوو سۆڤیەت ڕووس گەیشت بۆ ئەوروپا گەیشت بۆ معقلی ئەوروپا خۆ ئەوروپا ئێستا کە دیفاع لە ئۆکرانیا دەکەن ئۆکرانی خۆ حلفی ناتۆ نییە ئەدیلۆ دیفاعی لێ دەکەن هەموو لەبەر خۆیتیانە یعنی لەبەر ئەوەیە کە دەزانن ئەگەر ئەو بابەتە بچێتە پێش ئەو منطقەم کۆنتڕۆل دەبیانی لەبەرەندی عینن بابەتی ئەوش لۆیە باشترین کەس لۆ ئێمە و لۆ غەیری ئێمەش هەموو قائیدەکی سیاسی لە شەرق الأوسط باشترە بە پۆشاکی خەڵکی خۆی پۆشاک بکە نەک بە پۆشاکی دەرێ هەر ملەتێکیش بە پۆشاکی خۆی پۆشاک کردبی سەرکەوتوو بووە هەر ملەتێک پۆشاکی دەرەوەی لەبەر کردبی دژی ملەتەکەی خۆی بی شکستی هێناوە مەهماکان دەوڵەتی عوزما لە پشتیبی هەر شکستی ناوە بەڵام ملەتێک ئەگەر حاڵەتی اقتصادیشی زەعیفی مادام پشتی بە ملەتەکەی خۆی بەستایە هەر سەرکەوتوو بە ئەوە غەزەر لە کۆتاییدا سەردەکەوی باڵە ئەی پەیوەست بە میسر ئێستا گرژێکی نوێ تا ڕادێک ئایا دروستکراوە لە بینی یاخود شەڕێکی ڕاگەیاندنە یاخود ناکۆکیەکەیە لە بینی میسر و ئیسرائیل واتە میسر پێشنازی کردبوو کە سوپایەکی هاوبەشی وڵاتانی عەرەبی دروست بکرێت هیچی نوێ هەیە لەبارەی گرژەکانی میسر و ئیسرائیل یاخود ئەو گرژیانە ساختن ئەگەر لەو سێ ڕۆژەی تەماشاکێ بە تایبەتی لە دوای قەتەر یعنی بە فعلی هەز دەکەی کە حربەکە برین ئیسرائیل طبعا زۆ توندی کردیە لەگەڵ میسر و خطابی دوونێ و ئەو ڕۆی نوێنەری میسر لە مەسیعام زۆ تند بوو یعنی زۆر وایی قەتەری شەر تند بوو جارێ عینی بابەتەکە کە دەینەوە سەری بەڕاستی ئیسرائیل کە لە دەوڵەتێکی ناوچەی بچووکەوە ئێستا بووتە هەیمەنەکی هەرێمی منطقەکە بەهێز بووە خۆی بە سەرکەوتوو دەزانی لۆیان بە هیچ شێکی ناوێ ڕابوەستی هەتا ئەو کۆمەڵە ئامانجانەی کە پێشتر لە متحیدە ئیعلانی کرد و خەریتەی بەرز کردەوە لەوێ ڕاکە ئیعلانی کرد ناوێ لەو قۆناغەیدا بەبێ سەرکەوتنی گەورە ئەگەلۆی بڕوا بەبێ سەرکەوتنی گەورە 10 ساڵگری یعنی یەکەم پێی وایە دەبی حەماس کۆتایی پێبێ دووەم حیزب الله دەبی کۆتایی پێبێ سێم دەبی جۆلان بە تەواوی بکەوتۆ بەردەستی خۆی چوارەم دەبی ئەوانەی کە لە عێراقن لێیان بدرێ پێنجەم دەبی ئەو منطقانەی کە هێز و ترسیان هەیە وەکو ئێران دەبی زەعیف بکردن ئاوە اینجا لە پاشان ئوردن یعنی خۆ ئوردن هیچ دەسەڵاتی نییە دەیەوێت چ بکە ئەگەر بچێتە سینا بە تاکید لە پاشی سینا شەڕ دەکەوتە چێندەر دەکەوتە میسر کەواتە ئوردن هەر ئاو دەبی لۆ لەگە میسر شەڕێ دەکات یەکەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەندێک دەوڵەت هەیە جەیشیان زۆر بەهێز یەک لەوانە ئێران دوو تورکیا سێ پێشترێت جەزائیر چوار بابەتی میسر دەتوانم بڵێم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەهێزترین هێزی سەربازی و بڵین چەکی سەربازی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست میسرە بەهێزە و من لە بواری عسکەری شارزایم نییە بەڵام بە پێی ئەوانەی کە خوێندیتمە و دیراسەم کردیە
بەڵێ دەوڵەتێکی بەهێزە و جەیشێکی منەظەمی هەیە و جەیشێکی دڕیشیە جەیشێکی دڕیە هەتا ئەو لەحظەیە ئیسرائیل پێی وایە مصر هەتا ئێستا خۆی یەکلا نەکردەوە ئایا لەبەرەی ئەمریکایە یا لەبەرەی رووسیا لۆیە لە هەردوو معادلەدانجا گەمەی دەکات بۆ نمونە معادلات لە معادلاتەکاندا هەم علاقەی لەگەڵ ئەمریکا باشە هەم علاقەی لەگەڵ رووسیا باشە هەم هەندێک لەو ئیستیسمارە دەزانی لە خلالی ئەو فترەیە کە بڵین شەڕی غەزەیە لەگەڵ ئیسرائیل هەر ئەو دەوڵەتانی کە ئیستیسماراتیان لە ناو داخلی مصر کردیا بایی نازم چەند ملیاریە لۆ هەر لەبەر ئەوەی کە گەمەی دەکات لەو نێوەندەی خۆیک لا نەکردۆ هیچ لایەکی ئەو خاڵانە هەمووە دەکات کەواتە ئیسرائیل دەیەوێت لە ناوچەکەی هیچ وڵاتێکی بەهێز نەمینێ هیچ وڵاتێک نەرێ ئەمن ئللا ئیسرائیل خەڵک یعنی وەکو مانجێ دیارە خۆ هەم ناتەنیاهو ئیعلانی دەکە هەم سەرۆکی پەرلەمانی وانیش گوتیان ئەمە بەوەی ڕاناوەستین قبوڵی ئەومان نییە خۆشتەکە دیارە لەبەر هەندێک ئەو پێی وایە ئەو وڵاتانە جێیترسن لە منطقەی جێیترسێنە و لە داهاتوو ئەوانە دەبنە ڕێگر لەو مەشروعانەی کە هەیەی لۆی دەیانەوێت لە ئێستادا مادام هەیمەنەی کردیە و ئەمریکای لە پشتەوە ئەوروپا دامی دەکا پێویست ناکە ڕاوەستی دەوێت ئەوانە بگاتە نەتیجە بەڵێ وەکو شەرانگێزی بڵێن ئیسرائیل پێ وایە تاکوێ دەڕوە ئێستا وەکو بەڕێز داماژت پێکرد هێش بۆ سەر یەمەن هەیە حوسیەکان بۆ سەر لوبنان بۆ سەر سووریا پێشتر لەگەڵ ئێران و نزیکەی 2 ساڵە لە غەزە تاکوێ دەڕوە ئایا دەتوانێت ئەو بەڕێز و ئێستا خۆی ڕۆڵێکی هەرێمایەتی هەیە تاکوێ دەڕوە ئەم ڕۆڵە هەرێمایەتیە و پێگەی و هەژمونونەکەی لە شوێنێک ناوەستێ ئەمن پێم وایە ئەو قۆناغی ئێستا کە مەقسەی تێدا دەکەین لە دوای لێدانی ئیسرائیل لە قەتەر و قەرارەکانی ئەو ڕۆی منسیعام و هەروەها ئەو بڵین مزاهرات و بابەتانە و هەروەها ئەو کۆدەنجەی کە لە ناو وڵاتانی ئەوروپی و وڵاتانی جیهان هەیە بەرامبەر بە ئیسرائیل و یعنی هەز دەکەین شلەژانێک هەیە لە بینی ترامپ و ئەمریکا و ئیسرائیل شلەژان چونکە ڕاستە هەموو خەڵک پێی وایە کە بابەتی لێدانی قەتەر ئەمریکا ڕزامەندی لەسەر بووە بەڵام بەڕای بەندە دەکرێت برین هەندێک لۆبیاتی ئیسرائیلی کاریگەریان لەسەر قەراراتی ئەمریکا هەیە بۆ ئاراستیان دابردیە گەنا ئەمریکا بەڕای بەندە پێویستی یان نەیدەویست بە هیچ شێوەیەکی لە خەتەر بدرێ ئەمە پێم وایە لەو حەدەیە کە قۆناغەکەش قۆناغی ئەوەیە کە کاتی ئەوەی هاتێ خوای بەروەردگار جل لە شەئنه و بەخۆی تەداخل بکە و هەندێک ئەسباب و هۆکار پەیدا بوون یەک لە ئەسباب و هۆکارەکان بابەتی لێدانی قەتەرە چونکە شکستێکی گەورە لە شاباک و لە دەستگای مخابەراتی ئیسرائیلی دەرکەت یەکەم جارە لە پاشی 7 ئۆکتۆبەر بەڕاستی مووقعی دقیق نەپێشی و هەروەها قەتەر قەزیەکەی خۆی زۆر گەورە کرد چەند قەزیە قەتەر گەورەبی ئەوەندە عالەمی ئیسلامی کۆکتر دەبی ئەوەندە قیاداتی بڵین عالەمی ئیسلامی کۆکتر دەبی و ئەوەندەش جیهانی غەربیش بەدەنگ دێن چونکە جیهانی غەربی ماندوو لەو حاڵەتێکی ئێستایە حتا ئەمریکاش سوود و بەرژەوەندی لەوەی نییە کە ئێستا ئیسرائیل دەیکات چونکە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەکەی کە تۆنەتە خەتەر یعنی هیچ سوود و قازانجێکی نییە لەبەرەندێ ئەمن پێم وایە ئەوە قۆناغی یعنی چۆن بڵین هەتا ئێستا ئیسرائیل ئەوها بەرەو لووتکە دەڕۆی لە ڕووی سەربازی و سیاسیەوە بەڕای بەندە لێرەهێوە بەرەو دابەزینە چونکە ئاماژەکان ئەومان پێ دەڵێن تحلیلاتی سیاسی ئەوەندەی کە متابعەمان کردیەوەها دەڵێن و هەروەها حاڵەتی دیبلۆماسی ئێستایی هەم ناتەنیا و هەم ئیسرائیلیش هەم لەگەڵ ئەمریکا هەم لەگەڵ ئەوروپا هەم لەگەڵ جیهان بەو ئاڕاستیدا دەڕوە لەبەرەندێ بەڕای بەندە بەرەو خوارە ئینشاءالله بەڵێ بەزوەکو چارەنووسی حەماسیش چاوەڕێکی دەکرێ و دوای ئەو لێدانەی قەتەر ینی قسە هەبوو بۆ ئاگربەست بۆی ئاگربەستێک بکرێ و ئەو دیلانە ئازاد بکردین کە نزیکەی 50 دیلێک لای حەماس ماوە یا خودوەکو غەزەش دوایەم پێشاتەی قەتەر لە بەردەم چیدا هەرەوەیە کە شەڕ بەردەوام دەبێت جینۆساید بەردەوام دەبێت حتا ئەو لەحزەیە ئێمەش سان دەکەین هەموو نوێنەرەکانی حەماس
بڵێن باڵە دەستەکانی حەماس دەڵێن ئێمە لەبەر خاتری بەرژەوەندی ملەتمان لەبەر خاتری بەرژەوەندی ژن و منداڵ و خەڵکی غەزە ئامادەین هەموو دەست پێشخەریەک بکەین بۆ ڕاوەستانی شەڕ تەوەقوعکە ئامادەن ئەوان لەنا پرۆسی سیاسی داهاتوو دەوریان نەبی ئەوان ئامادەن لەو قۆناغیدا چەک بەجیبێنن ئەو شوێنێ بەجیبێنن ئەوان ئامادەن طبعاً ئەمە ینی معلوماتە نەک برین خوانەخواستە قسەی بەتاڵبی ینی ئەوە لە مەراکزی خۆیان ینی هەتا حەمدان ئەوڕۆ لە جەزیرەی قسەی دەکرا هەمان ڕەئی وابوو نوێنەرشکیان هەیە لە ئەوروپایە ئەوڕۆ قسەی دەکرد هەر هەمان ڕەئی وابوو دەگوێت ئێمە ئامادەین هەموو ئەو دەست پێشخەریانە قبول بکەین بە مەرجەک شەڕ ڕابوەستی ئەوە یەک دووەم ئیسرائیل ئەو شوێنێ بەجیبێلی سێمیان خواردن و موادی بڵین ئینسانی بگاتە خەڵکی غەزە چارەمیان سزنەکانمان ئازاد بکرێن ئەوانە و چار مەرجیانەیە باقی بە هەموو مەرجەکانی تر هەتا حەلی خۆشیان ڕازین ینی لەبەر هەندێ بەڵام ئەوەی کە لە قەتەریدا لە قەتەر لە چیدا لە وەفدی مفاوزیدا وەفدی مفاوزەکە لەو چه هاتبوون لۆن و پێشنیاری ئەمریکا هاتبوون پێشنیاری ئەمریکا بە چێ بوو بە ڕەزامەندی ئیسرائیل بوو لە هیچ دنیایدا نییە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەند نوێنەرێک چەند ڕەسوولێکی پێغەمبەر عەلەیهی سەلام لە ئیمپراتۆریەتە خەتەرەکان کوشتیان ئەگەنە لە تاریخی بەشەری کەم وایە ئەتو لە وەفدی مفاوز بدەیت لە نوێنەر بدەیت لەو کەسانە بدەیت کە خەریکی دیبلۆماسیەتن زمانی دەولی هەیە حقوقی دەولی هەیە ئێوان چوون لێیاندا لەبەر هەندێ لۆلەیدا بەڕای بەندە ئیسرائیل نایەوێ شەڕاوەستی چونکە لەو دەقەیڕاتەوە قسەی برای خۆت وەرگرە هەر لەحزەچی شەڕ بە هەر شێوازێک لە ئیسرائیل ڕاوەستا ئەتو لێرە ئیعلانی شکستی ئیسرائیلی بکە هەتا شەڕ بەردەوام بی لە ساڵحی ئیسرائیلە هەتا شەڕ بەردەوام بی یعنی هەموو دەرگاکان واڵایە بۆ ئیسرائیل لە عێراق بدا لە لوبنان بدا لە یەمەن بدا لە ئێران دا لە هەر وڵاتێکە بدا بەڵام کە شەڕ ڕاوەستا ئەو سلولە جارێککە کۆنتترۆل دەکرێتەوە ناتوانانی ئەو هەنگاوانە بنێ لۆیە هەتا ئەو لە حزش بەڵێ ئەو دەیەوێ شەڕانەوەستی بەڵام حەماسە تا ئەو لە حزەیەش داوا دەکە کە شەڕابوەستی و ئەو حاڵەتە کۆتایی پێبی بەڵێ دەینە سەر پرسی کورد و گۆڕانکاریەکانیش ئاەتی بەڕێوە بە سوار بە تورکیا بارگشتی لەنیان تورکیا و ئیسرائیلی شەیە هەرچەندە پێشتر باز دەوە کە پەیوەندیان پەچڕان دەبێت بە زەحمەت داودەوە ڕۆدڵی پەیوەندی دیبلۆماسی و بازرگانی جێم لێت نییە بەڵێ سەبارەت بە بارگشتەکان لەگەڵ تورکیا گوێت لێمە کاکتۆر کاک حەچیم دەنگ بچڕایە بەڵێ ئێستا گوێ لێنە کاکتۆریان کاک حەچیم دەنگ بچڕایە مامۆستاجیان بەڵێ بەڵێ کاکتۆریان ئێستا هاوکاران ناچاکی دەکەن کاکتۆر ئاماژەی بە بارگشتەکان کرد لەگەڵ وڵاتانی عەرەبی و هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ناوچە جیاوازەکان ئێمە دەبین ئێستا هەیمەنەی سەربازی ئیسرائیل بە هەموو لایەکدا خەریکی هێرشە بەڵام کاکتۆر ئاماژەی بۆ کرد ئەوەش لە داهاتوودا ڕوبەڕوو شکست دەبێتەوە کە ئێستا لە پێشتر لە ئێستا لە غەزە بەردەوامە هەروەها لە هێرش بۆ سەر سووریا ناوەناوە هەیە بۆ سەر یەمەن و باسی عێراقیش دەکرێت و پێشتر شەڕ لەگەڵ ئێران هەبوو و جینۆسایدی غەزەش هەر بەردەوامە لە جینۆسایدی غەزە بە پێی وامارانەی کە حکومەتی غەزە بڵاوی کردونەتەوە تاکو ئێستا لە جینۆسایدی غەزە لە 7 ئۆکتۆبەری 2023 کە نزیک دەبێتەوە لە 2 ساڵ زیاتر لە 64,000 کەس 64,803 کەس شەهید بوون و ئاماری بریندارانیش کە تاکو ئێستا بۆی جەنگی جینۆسایدی ئیسرائیل 164,246 کەسە لە نزیکە لە ماوەی نزیکی 2 ساڵی ڕابردوودا جگەلەوەش ئەوانەی کە بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستداوە لە کەرتی غەزە بۆی ئەو ئاپڵوقا ئابووری و بازرگانی کە خراوەتە سەر کەرتەکە تاوەکو ئێستا 420 کەس بەهۆی برسێتیەوە گیانیان لەدەستداوە کە لە ناویاندا 142 حاڵەتی برسێتی منداڵان بووە بۆ منداڵان 142 منداڵ وەفاتیان کردووە لە کەرتی غەزە ئەگەر کاکتۆر حازرە
بەڵێ کاکتۆر ببوورە لەگەڵ بەڵێ کاک سوپاس دەکەین. ویسمان باسی تورکیا بکەین، کاتیشمان ئەوەندە نەماوە. ویسم باسی تورکیا بکەین، باسی بارگژەکان لەگەڵ تورکیا دەگاتەوەی تووشی پێکدادان بن، هەرچەندە لە سووریا ڕوبەڕووی پێکدادان بوونەتەوە، باز لەوە دەکرێن دێک بنکەی سەربازی تورکیا لەوێ بردومان کراون. دەگاتەوە حاڵەتە خۆی بابەتی تورکیا بەڕای من لاگەر هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیاوازەکەش لەوەی دەگەڕێتەوە کە دیبلۆماسیەتی تورکیا، علاقاتی تورکیا، سیاسەتی تورکیا و جوگرافیای تورکیا هەمووی زۆر جیاوازە لەگەڵ وڵاتانی تر. لەو قۆناغی ئێستادا هەیمەنەی تورکیا بەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر بەهێزە و ڕاستە تەکنەلۆژیای سەربازی و بابەتانەی ئیسرائیل زۆر لە پێشە، بەڵام بە فعلیش تورکیا زۆر ئامادەی لەو بابەتانە، بەڵام پێشی هەموو ئامادەیەک ئەوەندەی من تێبگەم یعنی تورکیا ئەوەندە دیبلۆماسیە حتا آخر لەحزە توانای ئەوەی هەیە قەنەعەت بە بەرامبەرەکان بینی نەگاتە بابەتی شەڕ، بەڵام لە کۆتاییدا دەترسێ و ئەو پرۆسی ئاشتی کە ئێستا هەیە لەگەڵ کورد و ئانە ئەوە بەشێکی گەورەی دەرهاوێشتەی ئەو ترسانەی ئیسرائیلە، ئەمە واقعی بین و ئەو گەورەترین ترسی لە منطقی ئەوە بوو کە ئەگەر ئیسرائیل لێبدا تورکیا پارچە بێ و بەڵام لە کۆتاییدا ئەمن پێم وایە تورکیا توانای ئەوەی هەیە لە ڕووی دیبلۆماسیەوە چارەسەری قەزی خۆی بکە و هێشتا ئەمریکا چونکە حلفی ناتۆیە نایەوێ بچێتنە ئەو بەرەو ئەو جەنگە و سیقە و متمانەشیان وەکو ئەمریکا سیقە و متمانیان بە قەم قیادە و هەم دەوڵەتی تورکیا هەیە. لێ بەڕای بەندە ئەوە ناکاتە ئەو قۆناغی، چکە گەبگاتەوە قۆناغی ئاگرەکە زۆر پەلداوێ زۆر گەشە دەکا، بۆی ناگاتە ئەو قۆناغی لەگەڵ تورکیا، بەڵام ترسیان زۆر لەسرە. بەڵێ بینی سەر گۆڕانکارەکان باسی هەم ڕێڕەوی داودیش دەکرێت، ئایاوە سەرکەوتوو دەبێت یاخۆ دەویش لە بەردەم شخصدا ڕێڕەوەیکی ئابووری. اینجا باسی گۆڕانکاریەکانی ناوچەکە و ئەتا نێردەی ئەمریکا بۆ سووریا باسی لەو کردبوو کە ئیسرائیل سایکس بیکۆ دان بە سنوورەکانی سایکس بیکۆ دانانێ، دوایەوەش ئەو گۆڕانکارانە ئەگەر ڕووبداتی چی تێدایە بۆ کورد لە پارچە جیاوازەکە؟ طبعا دوو بابەتیشان ئەوەیە ئێمە دەبیر نەکەین، یعنی ئیسرائیل دووشتی داوا دەکە، یەکەم ئیسرائیلی کوبرا، دووەمیان ئەو ڕێڕەوی داودی. ئەگەر ئیسرائیلی کوبرابی ئەوە بەو دابشکاری کە پێشتر باسمان کرد کەواتە سایکس بیکۆ هەڵدەوەشێنتەوە جارەچکە دیزایانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگۆڕی وەکۆی بە خۆی دەیەوێ، لەو دیزایانەیدا ئەگەر ڕێڕەوی داودی بڵێن دەستە بەر بکە، ئەوە لەوێەوە پێویستی بە چیە؟ پێویستی بە سووریا، کە پێویستی بە سووریاواتە بە تایبەتی دروزەکان و بە تایبەتی ئەو خەتی سوێدا دەگەڕێتەوە بەو دیوەی دادەیت. ئەوە لەلایەکە بەشێکی عێراقی دەوێت لەولایە، یعنی خۆی شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەسەر دەریای سپیە، هەر کەسێک دەریای دەسەڵاتی بەسەر دەریای سپی دازاڵبی کە ئەنەما لە موقعی استراتیژی لە ڕووی اقتصادی کە شەڕی گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بابەتی اقتصاد و بابەتی ئابووریە، ئەوە کەواتە ئەم بابەتی هەڵگرت، یعنی واتە گەیشتە ئەو نەتیجانە. لۆی ئیسرائیل ئەگەر لۆی بسوڕێ منهەجەکەی وایە ڕێڕەوی داودی، حتا ئەو ئیتفاقی کاتی خۆ ڕێڕەوی داودی بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دەوڵەتانی وڵاتانی شەرق ئەوسەتیش لەگەڵ بوون، یعنی لۆی هەوڵیدایە ئەو ڕێڕەوە ئیشی دەسە بکە. بەڵام عرقەلەی یەکەم ئەوەیە کە سووریاش بەڕاستی لە ئێستادا جوان گەمەکە دەکا، هەتا ئەو لەحزەیەی گەمەکەی زۆر جوان دەکات، لێ نەگەڕا حەربی ئەهلی دروستبی، لێ نەگەڕا ئەو دەوڵەتەی کە دایمە زران بش لەژێ، و لێ نەگەڕا شەڕ لە بینی خۆیان و کوردیان، خۆیان و دروست ئەوانە دروستبی لە هەندێک دروست بوو، بەڵام زوو کوژاندیەوە لە بەرەندی ئەوە بۆ ڕێگر. جۆلان هەتا ئێستا بە تەواوی تقریبا لە دەستی ئیسرائیلە، بەڵام ئەو شەڕی جارە لەسەر ناکات، دەیەوێت هاتە قۆناغەشی دوای ئەوە، چکە لە ئێستادا سووریا زۆر لاوازە، هیچ چەک و هیچ جۆرە قوتەچی نییە، کە قوتی نێجارێ بەس خەریکی بەهێزکردنی دیبلۆماسیەتە، بە تایبەتی لەگەڵ عەرەبەکان، لەگەڵ سعودیا، لەگەڵ ئیمارات و بە تایبەتیش لە تورکیا. سێ کێشەی گەورە لە بۆ ڕێڕەوی داودی بەڕاستی تورکیا، چونکە تورکیا لێرە بە هەموو قوت خۆی دەستی بە سووریاوە گرتیا. بینە سەربەشی کورد، جارێ کورد یعنی ئەمە هەممان دەبی پێمان خۆش بی، ئەو حاڵەتەی کە ئەمە ژێردەستەین لە بەردەستی عێراقی عەرەبی و تورکیا و سووریا و ئێران بینە دەرێ،
یعنی چی بینە دەرێ یعنی ئێمەش وەکو تورک و عەرەب و فارس و بەربەر و ئەفغان و پاکستان و مەغریب و تونس و جەزائیر و وڵاتانی تر بەنگلادیش و پاکستان و ئەفغانستان وڵاتمان هەبی وڵات چونکە تا ئێستا ئەو بابەتێکێ کورد وە لە ناو کوردان خەڵکە ئیسلامیەکە پێمان وایە ئەگەر کورد ببێتە دەوڵەت ئەوە ئەمە خەریکی پارچە پارچەکردنی دەوڵەت ئیسلامینە بەڵام لۆ عەرەبان هیچ مشکلەی پێ نییە لە بۆ تورک مشکلەی نییە لە بۆ فارس مشکلەی نییە لە بۆ ئەفغان مشکلەی نییە لە بۆ پاکستان مشکلەی نییە لە بۆ بەنگلادیش مشکلەی نییە هەمووش ئیسلامینە بەس لە بۆ کوردان مشکلەیە ئەوان نابی ئەوە غەڵەتە ئەگەر ئەوان خەلافەتیان بینا کرد ئەو ئەمەش 100 جاری دەست بەرز دەکەین دەڵێ کاکە با کوردیش بەشدار بێ لە خەلافەت وەکۆی کاتی خۆی لە سەردەمی گابانی کوردی کورد بە نوێنەری گابانی کوردی ڕەحمەتی خوای لێ بێ و سەحابە بەشداری کردیە لە دەوڵەت لە دەوڵەتی ئەیوبی لە ژێر هەیمەنەی دەوڵەتی عەباسی ئیدارەی کردی و دەوڵەتداری کردی و باسی قەومیەتیشی نەکردیە لە دەوڵەتی عوسمانی 72 وڵایەتی هەبووە وڵایەتەکان لە ژێر چەتری دەوڵەتی عوسمانی بن هیچ دەنجشی نەکردی و داوای دەوڵەتی نەتەوەیی نەکردیە بەڵام ئەمڕۆ کە هەموو ملەتان دەوڵەتی نەتەوەییان هەیە با کوردیش دەوڵەتی نەتەوەیی هەبێ بۆ دەبێ بۆوان شەرعی بێ بۆ مە ناشەرعی بۆ دەبی بۆوان هێز بێ بۆ مە بێهێزی بۆ دەبێ لەوان ئەمانەت بی لۆمە خیانەت هیچ معنای نییە ئەوە غەڵەت بەڵام ئایا ئەو دەوڵەتە کوبی ئیسرائیل کاتێک ئێستا دەڵێ ئەمن یارمەتی کورد دەدەم ڕاست دەکا بەڕای بەندا یەکەم ئێمە هەرچەند بەهێز بین لە تورکیا و لە وڵاتانی عەرەبی بەهێزتر نابین کە ئێستاوە یەک لێیان دەدا و عقوبەیان دەدا و ئەزیەتیان دەدا و هەڵیان دەوەشێنێتەوە ئەو زەمانە چیە کە تۆش هەڵ ناوەشێنتەوە ئەوە یەک دوو خۆ لە ئیتیفاقی جەزائیر خۆ لە ڕیفراندۆمی 4 ڕۆژ لەوە پێش ئیسرائیل هیچ موقفێکی لۆ کورد نەبوو سێ ئەو کاتانەی کە کورد لێی قەوماوە ئیسرائیل قەت داعمی نەکردوون 4 ئیسرائیل لەو لەحزەیە بۆچی ئیلا لەو کاتەیدا پشگیری کورد دەکات لە کاتێکدا حکوومەتی عێراقی 6,000 گوندی تێکدا ئیسرائیل هەبوو لە ناوچەکەی هەیمەنەی هەبوو دەنجشی نەکرد باشە ئەم 182,000 ئەمفال کرا دەنجی نەکرد باشە لەو حاڵەتانە ئێستا کورد جارێک کە چۆن وەکو هەموو جارێ ئەداتێک بۆ بەکاری نایە و ئیتفاقی جەزائیر هەمووی هەڵوەشاندینەوە کەوانش بەشدار بووینە ئەو جارش دەیانەوێت بەڕاستی لەو ئاگرەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کوردی تێ بگڵێنن و بە کوردی تێدا تووشی کارەساتێکی کە بکەنەوە لۆیە کورد یەکەم ئەگەر دەیەوێت دەوڵەتی گەورە دروستکە دەبێت لەگەڵ خەڵکی خۆی ملەتی خۆی قەومی خۆی نەتەوەی خۆی چاکبی واز لە گەندەڵی بینی واز لە خۆخۆری بینی واز لە یەکتر خواردن بینی واز لەو هەموو قوڕکردنی ئازادیە بینی واز لە خیانەتی نیشتیمانی بینی بێتن بەڕاستی خەم و پەژارەی ناو ملەتەکەی خۆی بی جامیعاتی بەهێز بکاتەوە نەک ئێستا جامیعەکانمان هەموو شکستینە و بێ ئەو هەموو بوارە بڵین گەشت و گوزاریە جوانە هەموو خەریکە یعنی ئەو ڕۆژەی درێن گەلی عەلیبەک ئەو گەشتیاریە جوانە کاکە یشک بووە ئەم هەموو شوێنە گەشتیاری بکەنە گەشتیاری گەورە تاوەکو خەڵک لە ملەتان ڕوو لێرە بکە جامیعەتەکان بەهێز کە تاکو عێراق و دەوروبەر بێنە ئێرە نەک ئێرە هەرێن بسنە جێیت کاوە بواری ئەمنی بەهێزکەین تاوەکو نەک خەڵک لە ناوەندی ئاگایش تەماشای شاشەی بکە کە کەسە گۆڵە ئەمری خەبزیدۆ هەیە نایە خۆی تەسمیلکە یاڵە کاکە ئەو شۆ 200 دەبابە و ناقلە بڕۆن یاڵە لێدەن تا سبێنە بین تەسمیلی کەنەوە ئەوە چیەوە بەتەمای بۆ ئاری دەوڵەتداری بکە ئینجا ئەمە هۆ دەوڵەتمان نییە نەفەرێک هەری خۆیتیان مخالەفەت چی هەیە ئەمر خەبزیە چی هەیە بە دەبابەی دەچن دەیگرن ئەی هاوار ئەوە دەوڵەتمان هەبێت چما دەکەن بۆیە بەڵێ کورد دەبێت لەگەڵ خۆی چاکبی و بۆ خۆی چاکبی ئەو دەتوانی استیفادە لەو هەموو ڕۆژ ئەنجا ئەمە غەڵەت چیە لە ئێستادا حکوومەتی هەرێم ئێمە برسی دەکا موچە خۆران برسی دەکا بە ناوی ئەوەی 4 ڕۆژکە معادلات شەرق لەوسەد دەگۆڕێ لە عێراق دەدرێت لە وڵاتەکانی دەدرێت ئەمە وەزعان باش دەبی مەرز نییە وەزع باش بی وڵات دەگونجێ ئەمە زۆ خراتر بین ئەوانەی دەوروبەرمان ئەگە بش ڕوخێن هێشتا لەمە بەهێزترن لێ ئەو تێڕوان نش غەڵەتە لۆیە ئێمە خەمی ئەو کیانەمان بێ خەمی ئەو ملەتەمان بێ خەمی ئەو نەتەوەمان بێ
بەڵام بە دڵسۆزانە. باش کاکتۆر وەکو دو پرسیاریش بە کورتی پێ دوایە ئەو پرۆژێکی ئیسرائیل هەیەی بۆ هەیمەنە شکست دێنێ وە نزیکیشە بە کورتی بێسپاس دەکەم کاتمان نەما ئەگەر هیچ نەگەیشتم بمورە سەوتەکەی زۆر خراپ. بەڵێ گوتم پێ دوایە پرۆژەکانی ئیسرائیل بەم نزیکانە شکست دێنن لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ناوچەی خۆرەڵاتی ناوەڕاست هەیمەنەکەی ئەمن پێم وایە لە ڕووی دیبلۆماسیەوە و لە ڕووی هەیمەنەی سیاسیەوە لە وڵاتانی ئەوروپی و وڵاتانی جیهان بە تەواوی شکستی نایە. لە ڕووی سەربازیەوە تا ئێستا ینی دەتوانین بڵێ ئەو سەرکەوتوو بۆ چکە بە خۆ دەزانی معادلەکە زۆر یعنی قەت ناپێورێ. بەڵام إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. أو تثبيت أقدام إستا لغزي هي لخلش غزي هي خوراقريك هي ثباتك هي ودائما إستا لو إسرائيل توشي أو قناغي إستا بوكا سطو تلوسي دولة الجراب وسط تساتشي لي قطع كان علاقاتي لي قطع كان نيل لولاتا مغري هموي ويثبت أقدامكم أو بخوراقريه بو چونکە سەرکەوتن بەپێ ئەو ئاەتە ئەو تەثبیتێ ئەو خۆڕاگریە شێ خۆڕاگربی ئەو سەردەکەوی. ئێستا غەزە خۆڕاگرتر لە ئیسرائیل ئاکر لەحزە ئەگەر بوەستی بە تەکید بزانە لە قۆناغی ئێستادا ئیسرائیل لەوە زیاتر ناتوانانی بسێتە پێش. سوپاس دەکەین بەڕێز دکتۆر ئیدریس کاری تاقین سوپاسیان بە دەبوون دەکەین ماندومان کردی سوپاس بۆ بەڕێز سوپاس بۆ خوێندنەوەکان سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.